بەڵام بەداخەوە زۆر بەداخەوە ئەوەی کە من بیستم لەو دوو ئەندامە بەجیاش تەبان قسەیان کردو لەو دوو ئەندامەی یەکگرتو نەزانینی ئەم نقطەیە یان تەنازولە لەم نقطەیە کە ئەسڵی نقطەکەی ئینسانەکەیە ئینی جاعل فی الأرض خەلیفە خوای پەروەردگار فەرمووی بە مەلایکەتەکان من ئەمێ بریکارە لەسەر زەوی دابنێم خەلیفە وەو کەسەش کە پێی وایە سیستمی خلافەت نەهاتووە لە قورئان و سونەت ئەوان نییە یا داود ئینا جعلناکە خەلیفەتەن فی الأرض خلافەکە بۆ هی پێغەمبەرانە بۆیە سەیدنا ئادەم وەکو خەلیفە دێتە سەر زەوی سەیدنا داود وەکو خەلیفەیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە مەدینە وەکو خەلیفەیە دوای ئەوانەی لەسەر ڕەوتی پێغەمبەرانە ڕۆڵ پێیان وتراوە خولەفای ڕاشدین بەم صیفەتە پێیان وتراوە خولەفای ڕاشدین چونکە تەمکینەکەیان بەدەستە الذین ئین مەکەناهم فی الأرض ئەقاموا الصلاة ئێمە کە خاوەنی ئەم دیدە فەلسەفی خۆمان ئێمە پێڵێن تەمان دیدی عەقائیدی خۆمان کە ساحەبی ئەم دیدە عەقائیدیەی خۆمانین بەرامبەر بەم دید و تێڕوانینە فەلسەفیانەی ئێستا لە کوردستانە ئیشەکەن ئەو چوارە کە خوێندن منهەجی خوێندنەکان هەمووی گۆڕاوە بۆ ئەمەش گۆڕاوە بۆ یەکێ لەم فەلسەفانەیە تێکەڵ بوون تەمان شەرتیش نییە ئەو بیرمەندانە ئەوەندە فەیلسوفێکی گەورە بنەوە منهەجەکەیان دراوەتێ وتیانە بیگۆڕن بەمە لەبەرەوە بێ حساب بۆ ئەو بکەین عەقڵمان بەمە بشکێ پێویستیمان بە پشوو درێژێکی باشێ بۆ جێڕانەوەی خەڵکەکەمان بەرەو ئەم قول والله ئەحەدەی کەوت و ئەمەش وەڵامە طبعا ئەمە ئیستخلافەکە دەرەجەی یەکەمە کە وازی لێ ناو کە ئابرای بیرمەندی یان سیاست مەداری یەکگرتو ئەڵێ ئەسڵەوەی ئینسان ئازاد بێ ناوان نییە ئەسڵەوەی ئەم ئینسانە بۆ عبودیەتەکە هاتوۆتە سەر ئەرز ئینی جاعل فی الأرض خەلیفە استخلاف کەوتم ئەم شتەیە وتم ناسینی خوای گەورە و پەرستنی پاشان داعوکردن و گۆڕانکاری کۆمەڵگەکە لەسەر بەلاغی پێغەمبەران بە پێی وەحی پێغەمبەران دروستکردنی ئومەتەکە ئەو گۆڕانکاریانی کە دروستە بن بۆ ئەوەی سڵتە و دەسەڵاتێکی شەرعی دروست ببێ کە لە ئاڕاستەی وەحیەکەوە دێ ئەنجا بتوانە نان و ئەمان تەوفیرکە بۆ خەڵکەکە بە بەکارهێنانی سونەنی ژیان ڕێساکانی گەردوون و ژیان بیما فیه ئەو نەوتەی کە هەیە ئەجنا پێغەمبەرێک ناچێتە بازاڕ و باسی مکیال و میزان بکە لە قورئان باسی مکیال و میزان پێغەمبەرێکی بەڕێزی مەعسوومە چێ باسی ئەمەیان بۆ کە ئەی تۆ بۆ ناوێری باسی نەوتەکە بکەی تۆ بۆ ناوێری باسی ئەم هەموو زەریبە مخالیفە بە دین بکەی کە پارتی وێچێتی وەریان گرت و وەریەگرن ئێمانەش هەر مەسئولێتی تۆن ئەوان مارکسەکان بە ناوی اقتصادی سیاسی باسی لێوەکرد تۆ بە اقتصادی هیچ باسی لێوە ناکەی تۆ هەر بزانی هەر کەسە ڕاتوێکی دایتێ وەڵا خێر و پێی کرد و پیاوەتی لەگەڵ کرد لەگەڵ مجتەمەعەکە نابێەوە لەبەرەوە پێویستە ئیسلامێکی گشتگیری دیدی عەقایدی و فکری سیاسی و بەرنامەی سیاسی و قیەمی ئەخلاقی و بانگەوازێکی پشوو درێژ و حرەکەتێکی گۆڕانکاری کۆمەڵگەکە و ئیدارەیەکی بەهێز دروست ببێ هەتاکو ئەو خەڵکە بگەڕێتەوە وەلای ئیسلامەکە ئەو خەڵکە ئەو بەو فەلسەفانێک کە ئێستا ئاڕاستەی کوردستانەکەن لە کۆمەڵێک دیدی فەلسەفیەوە هاتوون ئەو دەرچانەی کە ئەیان بینین گەندەڵی و بەرتیل خواردن و لەشفرۆشی و دزیکردن و بەرەڵایەکی بێساحەب کە پارتی وێچێتی کردویانە حتا ترامپ پێی شەرمە بڵێت تەئیدی بکەم ئەمە لەم دەرچە فەلسەفیانەوە دێ لەبەرەوە تۆ بێ ئەسڵ بگەڕیتەوە سەر ئیستخلافەکەی خۆت بگەڕێت سەر قول والله ئەحەدەکەی خۆت و بشتوانی مواجهەی ئەو شتانە هەمووی بکەیتەوە چونکە هەر یەکێک لەوانە ئەو محاولەی واکە بە پراکتیزمیەکەی خۆی وەکوڵێ ئیعادەت الخبراتی خۆی بکاتەوە تۆ ئەبێ دیسان مقابلی ئەوە بۆستیتەوە چونکە خوای پەروەردگاریش کە فەرمە ذلك بأن الله هو الحق وأن ما دونه هو الباطل کەوابوو یەکەم شت لە دیدی ئینسانی مسلمانە یەکەم نقطەی معریفەکە بریتە لەوەی کە خوای پەروەردگار حەق و پەیامەکەشی حەقە کە ناردوێتەوە خوارەوە وبالحق أنزلناه وبالحق نزل وحی خوایی حەق ئەبێ ئێمە کاتێکە بین بە حەق کە لەسەر وحی خوایی ئەڕووی ئەیتر ئەوی تر هەمووی باتڵە ئەبێ یەقینت لەسەر ئەمە هەبێ نەک وەکو کابرای یەکگرتو و کابرای عاقڵی قورئانەوانیەکان بکەویتە مەشروعی دیموکراسیەکەی ئەلمانیەکانەوە لە ڕۆژێکە کە فەشەلیانەنا ئاخر یەکێک لە شکستی ئیسلامیەکان ئەمەیە تۆ خۆت مەشروعت پێ نەماوە چوویتە ناو مەشروعی ئەلمانیەکان خۆت مەشروعەکەت تەقدیم
هەر ئەو کابرا یەکگرتووە. ێ باشە فەرقی تۆ خالید مشعل چییە؟ فەرقی تۆ ئیسماعیل هەنیە چییە؟ فەرقی تۆ سەعید سیام چییە؟ ێ باشە بۆ ئەوانە توانن وجودێک دروستکەن لەوێ تۆ بۆ ناتوانی؟ لەبەرەوە ئەو قەزیەیەکی سەرەکی گرتووە لە ململانەکەیە کە ناکەوێتە جەواڵی بەرامبەرەکە. تۆ کەوتوتە ناو جەواڵی ئەوە، تۆ لە مەشروعی ئەوای. ئێوەی ئیسلامیانی کوردستان بە چوارباڵەکەوە بزوتنەوە و کۆمەڵ و یەکگرتوش و مەدخەلی. ئێوە وەکو مەجموعە مێرولەیەکوان لە پەرداخێکی نخونکراوە پارتی و یەکێتی سەیری مێرولەکانەکەن، وەکو هەولێریە لە مێروستانەکان سەیری مێرولەکانەکەن بۆ چۆ حرەکە دەکەن، ئەمان ئاوا وردەوردە بە ئیتیجای خۆیانەی بن بەرەو ئەو لای کە ئەیانە. چکە مێرولەکان پیاشە هەڵڕۆستکێن ناتوانێت هیچ شتێ بکەن. ئیسلامیەکان هەتا نەبن بە مەشروعی ساحەبی مەشروعی خۆیان کە ئیستیخلافەکەیە، کە باوەڕت ببێ بەوەی کە تۆ بەدیلی غەرب ئەزانێ ئیسلام چییە، بۆیە ئەوەندەمانە چەوسێنێتەوە. بەڵام ئێمە ماوەمانە بزانین ئیسلامەکە چی. زۆر ضروریە بگەڕێنەوە بۆ ئیسلامەکە بە دیدێکی فەلسەفی کە ئەوان پێڵێن، واتە دیدێکی عەقائیدی. لەم دیدە عەقائیدیەوە بڕوانینە فکری سیاسی، بڕوانینە بەرنامەی سیاسی، بڕوانینە قیەمی کۆمەڵایەتی، بڕوانینە دەستوری وڵاتەکە، بڕوانینە گۆڕانکاری ناو کۆمەڵگەکە، بڕوانینە شیرازەی خێزان چۆن بەهێزەکەین و دروستەکەینەوە، بڕوانینە سەر قیەمی کۆمەڵایەتیەکە لە ڕووی ئەخلاقی و بنەما ئەخلاقیەکان، دابوو نەریتەکان، مافی ئینسان، مافی کەمایەتیەکان، ئەوەی کە پێوترە فقهی دەستوری ئیسلامی. واتەوانێ علاقەی بە ئەحکامی دەسەڵاتەوە هەیە کە پێوترەوە لە ئەحکام سوڵتانی.